فراوانبوونی چالاکیەکانی داعش ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ فازڵ بۆ ڕەغیف شارەزای ئەمنی و سەربازی لە بەغدا و لەگەڵماندایە بەڕێز فازڵ سڵاوتان لێبێ و کاتتان باش. زۆر کات بەرپرسانی عێراق جەخت لەوەکەنەوە کە داعش نەماوە بەڵام هەر خۆشیان بەفڕەکە ئۆپراسیۆنی زەمینی و ئاسمانیش ئەنجامەدەن دژی داعش هەرە ئێوارەیە لە ڕێگەی فڕۆکەی F16 ئۆپراسیۆنێکیان ئەنجام داوە. ئەمە چیە گەێنێ لەلایەکەڵەن نەما و لەلایەکەوە بەردەوام بەیاننامە بڵاوەکەنەوە کە هێرشیان کردوتە سەر مۆڵگەکانی داعش؟ نعم بدأ تحية طيبة لك. بەڵێ بەلا مشتێک سڵاو لێ و بینەرانی کوردستان 24 پێم وایە هەڵەیەکی گەورەیە کە بگوترێت داعش کۆتایی هاتووە. داعش نەخۆش کەوتووە بەڵام داعش کۆتایی نهاتووە. داعش تەنانەت ئەگەر کۆتاییش بێ بەتەواوی ون نابێت لەبەرەوەی داعش ڕێکخراوێکی باوەڕداریە ڕەنگە لاواز ببێ بەڵام بۆ هەمیشە کۆتایی پێنایەت و ون نابێت. بۆیە ئەو هێرش و گورجە بەردەوامانە بێگومان داعش ماندوو دەکەن لاوازی دەکەن بەڵام کۆتایی پێناهێنن. ئاژانسی هەواڵگیری ڕۆژانە هێرش دەکەنە سەر مۆڵگەکانی داعش لە نێوان سەلاحەدین و کەرکووک. هێرشی ئەمڕۆ لە نزیک چیای پەلکانە لە پارێزگای سەلاحەدین ئەم هێرشە بۆ هۆکاری ئەوەی کە 4 سەرکردەی داعش بکوژرێن. بەر لەوەش دەستگای ئاسایشی نیشتیمانی هێرشێکی کردووەتە سەر ئەشکەوتێکی دۆڵی شای ئەوانیش سەرکەوتوو بوون لەوەی نۆ لە دیارترین سەرکردەکانی داعش بکوژن لە نێوانیاندا ئەبوو عەبدولقادری مەزروعی کەوالێ عێراقی پێدەگوترێت. هەر لەو هێرشەدا یەکێک لە والیەکان وەکو گوتم و هەروەها بەرپرسی بەیتولمال و ئەو کەسەش کوژراوە کە ویلایەتەکان بە یەکتری دەبەستێتەوە کەواتە چەند سەرکردەیەکی دیار لەلایەن دەستگای ئاسایشی نیشتیمانی و هاوپەیمانی نێودەوڵەتی و دەستگای دژە تیرۆر کوژراون. ڕێکخراوی داعش هەوڵ دەدات بێنەوە پێشەوە دەیانەوێت جارێکی دیکە پاسە و بەهاتنەوە بدەن بەڵام بەڕاستی سەرکەوتو نابێت لەو کارە چکە داعش وەکو خۆی لێنایەتەوە وەکو ئەوەی کە پێدەوترێت سەردەمی توانای داعش بەڵام ئەوەی کە پێوەرەکان دادنێ و دەڵێ داعش کۆتایی هاتووە بەڕاستی من پێم وایە بەباشی تێنەگەیشتو و داعشی بەباشی نەناسیوە چکە داعش ڕێکخراوێکی باوەڕداریە تند ئاژۆیە تند و تیژە و ئەم ڕێکخراوە نەوەش دەخاتەوە. جارێک خەڵکێک دێتەوە پێشەوە کە کوڕانی ئەو کەسان کە دەستگیر کراون یاخود منداڵی ئەوانەی بێسەر و شوێن کراون ئەوانەی کە نازانرێ ماون یا مردوون دوای پوکانەوەی داعش لە سەردەمی دەوڵەتی توانایی خۆیەوە داعش پەرتەوازە بووە. ڕاستە جەستەی پەرتەوازە بووە بەڵام ئەو لاوازیە بەمانای کۆتایی پێهاتن نایە. ئەم خاستەی داعش وای کردووە کە داعش جارێکی دیکە نەتوانێت بەستێتەوە سەرپی خۆ. زیاتر چالاکیەکانی داعش لە چ سنوورێکە؟ چالاکیەکانی داعش زیاترەکەونە چ سنوورێکەوە؟ ڕاستیەکەی چالاکیەکانی داعش لە چەند شوێنێکن دەتوانین زۆر بە سڕی و بپوختی بڵێن ناوچە بنمونە لە سنووری چیاکانی حەمرین مەخیسە باشووری مقدادیە و ئەو ناوچانەی کە کەوتونەتە نێوان سەلاحەدین و کەرکووک بەرزایەکانی جەبەل ماما دۆڵی خەناجر چیاکانی پەلکانە ئەو ناوچانە بەگشتی کە کەوتونەتە نێوان سەلاحەدین و کەرکووک و ناوچەی حەویجە ناوچەی ڕەشاد خالێد جگە لەوەش کەوتونەتە چەند ناوچەیەک لە ڕۆژاوای ئەنبار لەوانەشەوە دۆنی قەزەف و هەروەها دۆڵی حۆران. دەستگای هەواڵگیری عێراقی دەتوانین بڵێن ماوەی کەمتر لە 2 مانگ پێش ئێستا کردەیە کە خود ئۆپەراسیۆنێکی هەبوو کە توانی 11 سەرکردەی باڵای داعش
بکوژێت کە هەندێکیان سەرکردەی ریزی پێشەوە بوون ئەوان توانویانە بە هاوکاری هاوپەیمان نێودەوڵەتی ئەو کارە بکەن پێم وایە ئەو هێرشە بەردەوامانە دەستی داعش دەبڕێن ڕەنگە داعش لێرە و لەوێ بتوانێت چالاک بێتەوە بە شێوازێک بێتەوە پێشەوە بەڵام نات بۆ زیاتر ئەو ناوچانەیان هەڵبژاردووە بەر لە هەموو شتێک داعش ئەو ناوچانە هەڵدەبژێت کە لە ڕووی جوگرافیا و ئاڵۆزن بەرزی و نزمیان زۆرن هاوچەی بە هەڵبەز و دابەزن دەیانەوێت خۆیان لە نێو ئەشکەوت و دۆڵەکان حەشار بدەن لەوەشدا سەرکەوتوو بوون بەڕاستی کە لە ناوچەی سەخت خۆیان بگونجێنە ئەو ناوچانەی کە زرێپۆش و چەکی دیاری کرا و ناتوانێت بچێتە نێویان تەنانەت هێزی زەوینیش ناتوانێت بەو شێوازە بچێتە نەویان بۆیە دەستگای هەواڵگیری توانیویانە لە ڕێگەی شێوازێکی نوێ کە زانیاری هەواڵگیری ئەم جۆرە بابەتانە توانیویانە بیان پێکردنەوە پێیان بگەن وا لە ڕێگەی بەکارهێنانی درۆن کە ئەو درۆنانە کاریان بە دوواداچوون و ئاشکراکردنی شوێنی ئەوانە بۆی دوزار ئەوان لە ژێر نیشانەی هەواڵگیریدا بن بە هەموو هێزەکانیانەوە زگەلەوەش ئەو پشتیوانە ڕئیسەی کە هەیە هاوپەیمانی نێودەوڵەتی بەڵێ هیچ ئامارێکی یا خەمڵاندنێکی بۆ ژمارەی چەکدارانی داعش ئێستا لە عێراق من بە مەزندەی خۆم و بەگوێرەی ئەو زانیاری لای من هەیە ژمارەی داعش لە عێراق ئێستا ناگەتە 1000 لە هەموو عێراقداوەتە 1000 کەس و زیاتر لە 1500 کەسی لە سووریا هەیە بەگشتی ئەم ژمارەی هەرچەندە کەمە بەڵام دەبێت بزانین ژمارەیەکی کاریگەرەوە دەتوان جیاوازی دروست بکەن بۆیە دەبێت بە زانیاری هەواڵگیری بتوانین پێیان بگەین و دەبێت سوود لە زانیاری و تەکنیکی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی وەربگرین کە ئەوان توانای ئاشکراکردنی شوێنی ئەوانی هەیە لە مۆڵەکانیان بە شێوازێکی زۆر شارەزای زانانە کەوابێت عێراق بە تەنیا ناتوانێت ئێستا ڕوبەڕووی داعش بێتەوە پێویستی بە هاوکاری هەیە شەڕکردن لەگەڵ داعش پێویستی بە هەوڵێکی نێودەوڵەتیە و عێراق بە تەنیا ناتوانێت دەستگا ئەمنەکانی عێراق دەستگا هەواڵگریەکان هەرچەندە زۆر لێزانن هێزی پێشمەرگە هێژێکی زۆر بەتوانایە ئاسایش دەستگای ئاسایش نیشتیمانی عێراقی و سەرڕای ئەو لێزانیانەی هەیەە سەرڕای توانای سەربازیان لە ڕووی هەواڵگری بەڵام ئێمە هەر پێویستمان بە هەوڵی نێودەوڵەتی هەیە ئەو هەوڵەی کە پێویستی بە جەڵەوکردنی ڕێکخراوی داعش لە هەر شوێنەوەی بەڕێز فازڵ ئەبوڕەغیف شارەزای ئەمنی و سەربازی لە بەغدا و لەگەڵماندا زۆر سوپاس بۆیەوە